باشە مامۆستا باست لەوە کرد کە دوێنێ لە زانکۆی جیهان کۆڕێکت ئەنجام داوە باشە دەمێت تۆزێک بۆم باسکە کۆڕەکە چۆن بوو کێ بەشداری کرد بوو لەگەڵت چیتان کرد لەو کۆڕەکە ئەوە بوو دیوانێکیان بۆ چاپ کردبووم دەستیان خۆش بێ سنتەری ڕۆشنبیری زانکۆی جیهان دەکەم دەستیان خۆش دوای ئەوەی کە چەند شعرێکم خوێندەوە لە دیوانەکە بەدەم ڕۆیشتنەوە چەند شعرێکم خوێندەوە لە دیوانەکە بۆ ئامادەبووان ئامادەبووەیەکی ئادەم ئامادەبووانیش بەڕاستی ژمارەیەکی ێزگار زۆر بوون لە چاو ئەو زروفەی کە بەڵام زۆر بوون دوای ئەوە دوو لێکۆلێرەوە یەکێکیان بەڕێز قەهار شێخانی ئەوەی تریش بەڕێز مامۆستا عەبدولخالق یاعقوبی لێکۆڵینەوەیان کرد لەسەر ئەو بەڵێ پاش ئەوە تۆ نەوزات قسەی کردو ئەوانە پاشەوە ڕێزلێنانیان بۆ کردم ڕێزلێنانێکی زۆر جوان و بوو دوای ئەوە ئەو کەمان کتێبەکە دابشکرا بەسەر خەکووە منی شەر ئەوم دەکرد و ئیمزام دەکرد بۆیان و ئەوە حەزیان لێبوو چونیش کاپتریەکە و بەتر ئەوە بە زۆر بە خۆشی و بە ڕێکوپێکی شتەکان بەسەر چوون زۆر باشە ئەوە زۆر گرنگە زۆر کۆڕەکانیان ئەو کۆڕیان زۆر بەدڵ بوو چونکە دەتوان بلێم لە فەیسبووکی هەتا ئێستاکە 7-8 کەسم بینیوە بڵاوی کردوتەوە بە ڕسمەوە باسی دەکا زۆر گرنگە بێگومان ئەوەش زۆر گرنگە بەڕاستی کە وەکو زانکۆکان هاوکاری نووسەران بکەن کە کتێبیان بۆ بڵاو بکەنەوە یارمەتیان بدەن بۆ ئەوانیش بتوانن بەردەوام سەرەتا بە منیان گوتیان ئێمە شعر چاپ ناکەین بەڵام بۆ تو شعر چاپ دەکەین چونکە دەزانین ئەو شعرە بۆمە زۆر بە شێوەیەکی تر بە قازانج دەکەویتەوە لە ڕووی ڕێکلام ئەوە